کەڵاوتان لێبێت و بەیانیتان باش بەیانیەک وەکو ئەم بەیانی کە ئێستا ئاوها دەبینین دڵۆپە بارانی بەرەکەت دەبارێ هیوادارم بە بارتەقای ئەو دڵۆپانە ژیانتان پڕ بێت لە شادی لە جوانی لە تەندروستی و لە باشی و لە خۆشی. هیوای هەمیشە باشیتان بۆ خوازم لە هەر کوێکن کوردستانیانی خۆشەویست. هیوادارم کە بتوانین یەک کاژمێر کە پێکەوەی کاژمێرکی پڕ لە سوود و زانیاری بە ئێوەی ئازیزی بینەری پرۆگرامی بەیانی 24 بگەێنین. ئەم ڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە بێگومان ئەوەندەی جیاوازە کە سەرەتای هەفتەیە ئەگینا لە کار و چالاکیەکانمان لە گەیشتن بە ئامانجەکانمان دەبێ هەمان ئامانجمان هەبێت کە پێشتر بۆمان داناوە و ویستمانە هەنگاوی بۆ بنینوە ئیدامە پێدەری بین بۆ ئەوی کە بگەین بە ئەو ئامانجەی کە ئێمە ئەمانەوێت و ئەو شتانی کە ئێمە ساڵهای ساڵە کاتمان بۆ داناوە یاخود لە ئەمڕۆوە هەوڵی ئەوە ئەدەین کە بزانینەوە ئامانجێک کە ئەمانوێت لەکوێ دەست پێ بکەین بۆی. هیوادارم لە هەرکوێیەکەن وەگوتم سەلامەت بن و باش لەگەڵم بن بابزانین لە ناو ناوڕۆکی پرۆگرامی ئەم بەیانیە چی بۆ ئێوەی بینەر و بیسەری ئەم پرۆگرامە ئامادەکراوە. بەرهەمی نەمامگا نمونەیەکان لە هەولێر زیادی کردووە. ڕێژەی سەوزایی بۆ لە 120ش بەرز بۆتەوە. بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆر لە هەرێمی کوردستان زیادی کردووە. پێشڕەوانی بەدلیسی باکووری کوردستان گرنگی بە پیشەی هەڵکۆڵین و نەخشەسازی لەسەر بەرد دەکەن. یەکەم بابەت لە بابەتێکی ژینگەییەوە دەست پێکەین کە نزیک بوونەوە لە وەرزی چاندن و کاتیتر ئەرکی باخەوانەکان زیاتر ببێت. سپاس بخوا بارانێکی باشیش دەبینین کە دەبارێت. اینجا ڕۆژانە لە ڕێگەی کارەکانیانەوە و بەرهەمەکانی گوڵ و درەخت ئامادە ئەکەن بۆی کە لە وەرزی چاندن بیانچێنن. جا لە ماوەی 4 ساڵ و نیوی ڕابردوو بەرهەمی نەمامگە نمونەیەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکانی هەولێر ڕووی لە زیادبوون کرد و چەند جارێکیش میوانمان بوون و شێوازی کارکردنیشیانمان باس کردووە. ئێستامانەوێت لە راپۆرتێکە باسی ئەوە بکەین کە بەهۆیەوە خواستی پارک و ڕووبەرە سەوزەیەکانی سنووری شارەوەکانی هەولێر لەلایەن ئەم نەمامگە نمونەیانەوە دابین ئەکرێت. لە سنووری هەولێر ڕووبەرەکانی سەوزایی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بە شێوەیەکە لە ماوەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان توانراوە ڕێژەی سەوزایی لە 117 بەرز ببێتەوە بۆ 120. باپێکەوە بینەربی؟ یەکێک لە باغاوانەکانی نەمامگەی نمونەییە و زیاتر لە 15 ساڵە کار دەکات بۆ چاندن و بەرهەمێنانی درەخت و گوڵ. ئێرە نەمامگەی نمونەیی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکانی شاری هەولێرە کە ساڵانە لە ڕێگەیەوە ئەم نەمام و گوڵ و درەختانە بەرهەم دێنرێن و دواتر لە پارک و شەقامەکانی سنووری شارەوانیەکانی هەولێر دەچێنرێن. باخەوانەکان بە گڕوتینەوە ئامادەکاری بۆ وەرزی نەمام چاندن دەکەن. 15 ساڵە ئەمن لێرە یعنی باغەوانین وەکو سەرپەرشتیار هەموو ئەلێرە لەگە هاوکارەکانم مەسەلەن ئەگەر تۆیە دەچینین ئەگەر گوڵا دەچینین وەختی مەنسومیە لە بۆ جوانکاری ناوشاری و لە بۆ مەسەلەن سەوزایی لە بۆ ینی ئینتازی ناوشاری دەکەین لە بۆ جوانکاری. پێشتر ینی عملەکەم بوو ئێستا عملەشمان باشە لەخوای بەزادبی ینی لە بۆ هەر شتێکی ینی زیاتر ئینتازی تەتەورتە دەکەین. لە تەمەنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم نەمامگەیە بەرەو پێشچوونی زیاتری بەخۆیەوە بینیوە هەم بەهۆی زیادبوونی ڕێژەی بەرهەمی ساڵانەیان و هەمیش لە ڕووی زۆریەوە ساڵ لە دوای ساڵ جۆری بەرهەمەکان زیاتر دەبن. ڕووبەری سەوزایی لە هەولێر ساڵی 2019 60,000 دار و 80,000 گۆڵ چێندراون. ساڵی 2020 93,200 دار و 75,100 گوڵ چێندراون. ساڵی 2021 70,000 دار و 80,000 گوڵ چێندراون. تەنها لە سنووری شەقامی 120 مەتری شاری هەولێر 223,200 دار و 235,100 گوڵ چێندراون. ساڵی 2022 81,000 دار و 68,000 گوڵ چێندراون. ساڵی 2023 86,955 دار
لەگەڵ 54148 گۆڵ چێنراون کۆی گشتی 1,206,703 دار و گۆڵ چێنراون. لە ماوەی ئەو 4 ساڵی لە کابینەی نۆ ئێمە سەرڕای ئەو هەموو قەیرانێکە بەرپەچمان بۆ لە قەیرانی دارایی، لە قەیرانی وشکە ساڵی، هەروەها قەیرانی گۆڕانکاری کەش و هەواکە باسی جیهانیە. ئێمە توانیمان ڕێژەکە لە 1970 و بگەینە 1920 بە پێوەری ڕوبەرت بە پاڵپشتی بنەمامگەکانی خۆمان کەوا ئەو نەمامگانەی کە هەیتمان ساڵانە نزیکی 100,000 دار بەرهەم دێنین. لەو 100,000 دارەی بەشەکی زۆر لە سنووری سەرۆکاتی شارەوانی هەولێر دەچیندرێتن. زیادکردنی بەرهەمی نەمامگە نمونەیەکانی بەڕێوەبەرایەتی ئەندازەی پارکەکانی هەولێر ئاماژەن بۆ زیادبوونی ڕوبەری چاندن و ئێستا لەم نەمامگە نمونەیانە تەواوی خواستی ڕوبەرەکانی سەوزایی پارک و باخچەکان پڕ دەکرێنەوە. سەرێک بدەین لە کەزاخستان پێکەوە. ئەگەر بچینەوێ باسی چیتان بۆکەم، باسی کچان و کوڕانی کەزاخستانتان بۆکەم. ئەوان لە ڕێی هونەرەوە کورد ئەناسێنن بە خەڵکی کەزاخستان. جا تێکەڵکێشێکی ئەو هونەرە لە هەڵپەڕکێ پێگاتوە لەگەڵ گەلانی وەکو قەوقاز و گورجستان و ئەمانە شێوازە هەڵپەڕکێکی نوێیان دروست کردووە کە وەک باسم کرد تێکەڵەیەکە لەوانە. جام کچ و کوڕانە گروپێکی هەڵپەڕکێی کوردیان دروست کردووە. گروپی هەڵپەڕکێ کوردیەکە لە ئەڵمەتەی کازاخستانە. لە ساڵی 2015ەوە ئەم گروپە گەنجێک هەستا گروپەکەی دروست کرد پێکی هێنا. گەنجەکە ناوی عەلیخان ڕەمەزانە. جا ئەندامانی گروپەکە کوڕ و کچە نەتەوە جیاوازەکانی کەزاخستانن. لە زەروەی بۆنە و ڕێوڕسمەکانە کە با بڵێن ئەو ڕێوڕسمانەیە کە تایدا خۆشی و گۆڤەند و شای ئەکرێ ئەوان هەڵەستن بەوەی کە گۆڤەندی کوردی لەوێ نمایش ئەکەن. ڕاهێنانی گروپەکە ڕۆژانە ئەکرێت. جا ڕاهێنەرەکەی باز لەوە کە ئەڵێ چەند جوڵێکی سەرنج ڕاکێشمان دروست کردووە کە هاوچەرخیشە. ئاوێزانمان کردو بە هەڵپەڕکێی کوردی ئەوە سەرنجی ئەو کەسانی کە بینەر دەبن زۆر زیاتر ڕادەکێشێت. من زۆر حەزەکەم ئەم بابەتە ببینین زووتر با پێکەوە بینەری بین. Navê min Alîxan berê xweş sal e min grupê Govendê Kurdî Çikirjê Kazakistanê vê grupê millet beşxe beşxe em diçin govendê em diçin konsertê kultura Kurdî nîşa dikin. На тренировках мы изучаем танцы народов Кавказа и لە کاتی ڕاهێناندا کار لەسەر هەڵپەڕکێی گەلانی ناوچەی قەوقاز دەکەین. ئێستا لە بۆنەوە هەنگەکاندا بە سەمای داگستانی و گورجستانی گەلانی ناوچەکە بەشداری دەکەین. هاوکات گۆڤەندی کوردیمان بۆ سەماکەمان زیاد کردووە بۆ تەجێی سەرنجی تەواوی بینەرانمان. لەگەڵەوەشدا هەڵپەڕکێی کوردیمان بە جوڵەی سەرنج ڕاکێش و هاوچەرخ دەوڵەمەند کردووە. بەم چەشنە نەتەنها سەماکە ئەنجام دەدەین بەڵکو جوڵە و لەرەی جیاواز و سەردەمیانەشمان بۆ زیاد کردووە. هەڵپەڕکێ و گۆڤەندی کوردی هەستێکی جودا لە سەماکانی تر لای بینەر دروست دەکات. هەرچی جلوبەرگی تایبەتیشە هێندەی تر جۆش و خرۆش لای بینەر دروست دەکات. Курдский танец оставляет неповторимое впечатление, а яркие костюмы создают запоминающийся образ. باسی گیادەرمانێکەکەی کە لە تیرەی گوڵە هێرۆیە. کەم کورد هەیە نەی خوارد بێت یان ناتوانم بڵێم زۆربەی کورد خواردوێتی و یەکێکە لەو خواردنە خۆشانەی کە وەک باسم کرد گیادەرمانە ئەویش تۆڵەکەیە. جا تۆڵەکە یەکێکە لەو خواردنە بەهاریانە کە لەگەڵ یەکەم بارانی زستان ئەڕوێت و بە خواردنێکی کۆنی کوردەواریش
ئاماژەی پێکراوە لە سنووری گەرمیان لە سەتای مانگی یەکەم ئەڕوێت و خەڵکێکی زۆر بۆ کۆکردنەوەی ڕۆژانە دەچنە ناو دەشت و دەرەکان و کۆی دەکەنەوە. تۆڵەکە بە چەند شێوازێک ئاماداکرێجا لە هەمووی خۆشترەوەی کە لەگەڵ هێلکەتێکەڵیەکە. اینجا پزیشکانی یا دەرمانیەکان تۆڵەکە بە دەرمانی چەندین جۆری نەخۆشی دەزانن کە لەم بابەتە ئەیبینی. ئەم جا شتێکی بەسوودە بەهارانێ مەتین بۆم دەشتە ئەترەیکەین لەگەڵ برادرانە شتێکی بەسوودە گیایەکی چاکە بۆ نەخۆشی بۆ نەخۆشیەکان بۆ نەخۆشیە گەورەکانی بگراتە چاکە بە کوڵایی سوودێکی باشی هەیە بەلەوەی بە سوورەکرایی بیخۆی بەس بە کوڵایەکەی ئیسفادەی باشتری لێکەیت و هەتا بە سوورەکرایی ئاوەکەی چاکە بۆ ناوسکێشە بۆ نەخۆشیەکان بۆ چەمە خەڵکی تێرەی فرۆشێ لە بازار وتر ها لە دوورە ترێ مەجاربا لەگەڵ برادران هاتین لەم دەشتە بۆ خۆمانەکەین و ئەیبین و بۆ ماڵ لە ماڵ و لێنێن بە کوڵایی چاکە بە سوورەکرای شەیخۆن هەر لە ماڵە ئەبێ بۆ ئەوانەی بگەڕی کاوە ناسک بێت تۆڵەکە. تۆڵەی گەرمیانە دەوای هەموو دەردانە. ئەم تۆڵە عادەتە لە مانگی 12 دەرەچێ تۆڵەی ناوخەلە تۆڵێکی بەتامە بەسوودە ساڵانە ئێمە کە دێن بۆ دەشت دێن بۆ سەیران و ئەم شتانە حەزمان لە تۆڵەیە تۆڵە لە ڕێگا زۆر تۆڵە زۆر هەیە بەڵام تۆڵەی بڵێ تۆڵەی ناوخەلە سوودی زیاترە تۆڵەی ناوخەلە و پاقلە. ئێمە لە ماڵەوە بە دوو شێواز لێنی بە سوورەکراوی هەرەی خۆین بە کوڵاوی شەرەی خۆین بە سوورەکراوەکە بە یەلکەی مریشکی خۆمانەوە زیاتر تامیە تامەکەی خۆشترە بۆیە ئێمە دایم دێن بۆ دەشت و تۆڵاکەین بەڵام تۆڵەی ناو خەلە تامەکەی جیاوازترە. وەکو باسکردن باسییان کردو ئەڵێن بۆ ناوسکێشە شتێکی زۆر باشە بەسوودە تاقیش کراوەتەوە و بۆ نەخۆشی ئەڵێن نەخۆشی بۆ نەخۆشی شێرپەنجە تۆڵە ئەبێ زۆر بیکوڵێنی ئاوەکەیەکەیتە دەبەوە لە شوێنێکی ساردا لە سەلاجا دایانەی بەیانیان پێش قاڵتی پێشەوەی قاڵتی بکەی ئەی خۆی شەوانیش کاتێکە چتەخە و ئەبێ گڵاسێکی لێ بخۆی ئەڵێن بە سوودە. بەهۆی ئەو شەڕ و نەهامەتیانی کە لە ڕابردوو بە سەردانیشتوانی مووسڵ هاتووە خەڵکی شارەکە لەبەر خراپی دۆخی ئابووری ڕوو لە بازاڕە ملیەکانەکەن. لە ڕۆژانی هەینی بازاڕی تایبەت هەیە لەوێ ئەو کاڵانی کە هەیە نرخێکی زۆر هەرزانیان هەیە و پێداویستەکانیش تا دێت خواستی یاخود ئەو پێداویستانی کە پێویستە لەوێ خواستیشی لەسرە لە هەموو بازاڕەکانی دیکە لەوێ زیاتر پەیدا دەبێ و دەستەکەوێ. با بچینە بازاڕی هەینی مووسڵ. سەرڕای کەش و هەوایە سار نەچارن بەستەیەدانێن بۆ دەبارە ژیانێ یونس زێدەتری 10 ساڵێن گەنجیاتیا خۆدا لێشکەری کردە بۆ وڵاتی ولدان عمریاخوا چای دەفرۆشە. سوق الفقير هو هذا. بێرە بازارێ هەژار و کێم دەرامەتە ئەم نەچارین بێرە کار بکەین هەر تشت بێرە ئەرزانە وەکوت بینن فەردێ بتاتە تنێ 2000 دینارە. هەر ئێکی مژولی کارەکیە هەنێک دەفرۆشن و هەنێکژی دکڕن بەهەیە کەل و پەلێن نافمالی ئەرزانترش بازارەکە دیت هێنە ئێرە خەڵکێژی گازندەش گرانبوونە بەهەیە دۆلاری هەنا. هەرگاو دەبێژن دێ چارەکەین مخابن چارە ناکەن هەژار نکارن لە بازارێن دین پێنتڤیان بکڕن گرانن لەوا ببینە هەمووان دهێنە ئێرە خەڵک چاوەڕێ دمینن بۆ vê ڕۆژێ چونکە دزانن و خەڵک نەچارن.
دۆلاری gelek kartêkirin li bazarê kiriye. Hing dihên navmalên xwe difirûşin, bajêrê din ji Mûsilê baştirin bo aborê û êre zorbeya xelkî kirêkarin. شەڕ و نەهامەتیە بەسەر مووسڵ داهاتی و بێکاری و گرانیە بازاری بەرێ خەلکێ زێدەتری دایە بازارێن ئینیان و ساڵ بۆ ساڵێ زێدەتری ئەف بازار بەرفرەح دەبن. چەندین ساڵێن شەڕێ داعش و هەروەسا گەرانبوونا بەهای بازار و دۆلاری کارتێکردنەکە مەزن خەڵکێوی باژێڕی کردیا ژبەرک و زۆربایوان هەژار و کێم دەرامەتن لەوە دەبینن لە بازارێن ئینیا زۆربەیە خەڵکی قەستێ دکان. دەرمان بەعادی کوردستان 24 مۆسڵ. ئێوە دەزانن کە بەهۆی بوونی تەکنۆلۆژیا و بەهۆی هاتنی تەواوی و ئاسانکاریانەی کە لە تەکنۆلۆژیا کراوە بۆ مرۆڤ ئێستا شێوازی کڕین و فرۆشتن لە ڕێی تەکنۆلۆژیا و زۆر ئاسانترە لە ماڵەکەی خۆدانیشی ئەوەی کە پێویستە داوای ئەەکەی بە شێوەی ڕاستە و خۆی گەینە ماڵەوە بۆ ڕۆژێ دوو ڕۆژ دوای ئەوە ئەوەی کە زۆر جێگەی مەترسیە ئەوەیە ئایا تۆ ئەو شتێک کە داوای ئەەکەی تا چەندە مەترسی لەسرە. من ئەمە باسی ئەو بابەتانە بکەم کە چارەسەری پزیشکین دەرمانن بابەتی جوانکارین کە لە ڕێگەی ئۆردەرەوە ئەگاتە دەستت تۆ لە پیجێک ئەیکڕی بە تایبەتی ئەو بابەتانەی کە باس لە زیادکردنی کێشەکات کەمکردنی کێشەکات بابەتەکانی کە پێیوەستە بە جوانکاری پێستەوە هەموو ئەمانە بە دوای خۆیان لەگەڵ ئەو ئاسانکاریە گرفتیش دروستەکەن چونکە هەندێک جار ئەو بەرهەمانە بەرهەمێکی باوەڕ پێکراونین بەڵام پیجەکە ئەوەندە ڕێکلامی بۆ ئەکات بینەرێک بەکارهێنەرێک ڕازی ئەبێت قەناعەتی بۆ دروستە بێت کە بیکڕێ بەکارێنێت کە بەکاریشێنێت دواتر کاریگەرە خراپەکانی لەسەر دەرئەکەوێت جا چۆن سکاڵا بکەین لەو جۆرە کەسانە بۆ گفتوگۆکردن لەسەرم بابەتە دکتۆر محەممەد ڕەشید بەرپرسی چاودێری بازار و بازگەکانی دەرمان لە هەولێر لە وەزارەتی تەندروستیەوە کە کار دەکەن و ئەرگ دەکێشن و خزمەت دەکەن میوانی ئێمەنەم بەیانە بەخێر هاتی دکتۆر دکتۆر کێشەکە زۆر گەورەیە با لەوە باس بکەین کە جۆرە پێش هەموو شتێک ئەو جۆرە پەیجانە چۆن ئەکرێ کۆنتترۆل بکەن کە ڕێکلام بۆ جۆرە دەرمانێکەکات ڕێکلام بۆ جۆرە بابەتێکی جوانکاریەکات کە هیچ بنەمایەکی تەندروستی نییە. بەڵێ ئێمە بە حکومی ئیشەکەمان لە ماوەی ڕابردوو زانیمان دیاردەیەک پێیا بووە ئەویش لە ڕێگەی پەیج و سایتەکان لە سوۆسیال میدیا پروپاگەندەی هەڵبەستراوە بۆ چەند بەرهەمێکی پزیشکی دەکرێت کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک خەڵک چاوەشە بکرێن و بکەونە ژێر کاریگەری ئەو پروپاگەندە نازانستیانە و بەشێک لەو بەرهەمانە بەکاربێنن. ئەمەش وای کردووە کە کۆمەڵێک خەڵک تووشی زەرر و زیان بن و زیان بە تەندروستیان بگەێنێت کە لە ماوەی ڕابردوو بەداخەوە کەیسی گیان لە دەستدانیش لەسەر ئەو بابەتانە هەبوو. خۆی ئێمە فرۆشتنی دەرمان ڕاستە تەکنۆلۆژیا پێشکەوتەوە بەڵام ئەم تەکنۆلۆژیایە نابێت لایانی دەرمان بگرێتەوە. دەرمان تاکە شوێن بۆ دەستکەوتنی دەرمانی فەرمی و دەرمانی دروست پێویستە لە دەرمانخانە فەرمیەکان بێت و لە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی دکتۆری دەرمانساز دەرمانەکە بەکاربهێنرێت. بەڵام لە پیجەکانی سوۆسیال میدیا ئێمە بەڕاستی بە هۆکارێکی دەزانین بۆ ساختکردنەوەی بەرهەمی ساختە و ناتوانێت ئەو پیجانە کۆنتترۆل بکرێت. ئێمە لە ڕێگەی تیمێکی نهێنیەوە بە هەمانجی لەگەڵ دەستگا ئەمنیەکان تیمێک پێکاتوە کاتێک پیجێک ڕێکلامێک بۆ بابەتێک دەکات لە ڕێگەی خۆکردنە موشتریەوە ئەو پیجە هەندێک جار شوێنەکەشی دیار نییە هیچ شوێنێک دیار نییە کەسێکە بە ئۆنلاین چەند بەرهەمێکی ساختە دەفرۆشێت کاتێک ئێمە خۆمان دەکەینە موشتری وەکو موشتری ئۆردەری لێ دەکرێت بەڵام زۆر جار ئەو ئۆردرە تەنها کەسی دیلیڤەری یان بۆ نمونە لە شارێکی خواروی عێراق بە دیلیڤەری هاتوو ئەو کاتە ئەو تەکسیە یان کەسێک ئەو کەسەی دیلیڤەری دەگواستەوە تووشی کێشە بۆ تووشی ڕێکاری یاسایی بووی. باشە دکتۆر کەواتە ئەگەر ئەدرس بدابنێت و شوێنی خۆی دیاری بکات باوەڕی پێ بکەین بەو جۆرە پیجانە نەخێر ئەگەر ئەدرێس و شوێنی دابنێت ئێمە ڕاستەخۆ سەردانی شوێنەکەی دەکەین لە ڕاست و دروستی بەرهەمەکانی دڵنیا دەبینەوە. خۆی ڕێکلامکردن بۆ بەرهەمی دەرمانسازی و بەرهەمی پزیشکی بە هەموو شێوەیە قەدەغەیە و ڕێپێنەدراوە.
دەبێت دەرمان وەکو باسم کرد ڕاستەوخۆ لە دەرماخانەکانەوە بکردرێ و لەژێر سەرپەرشتی دکتۆری دەرمانساز تۆ کاتێک دەچی دەرمانێک دەکڕیت پێویستە داوا لە دەرمانسازەکە بکەیت ڕێنمایی تەواوت پێبدا لە شێوازی بەکارهێنانی دەرمانەکە و لەسەر لە چ کاتێکدا دەرمانەکە ڕابگری و پێویست ڕێنمایەکان بە تەواوی وەربگری. دکتۆر ئەوەی کە ئێستا کێشەیە بۆ خەڵک کێشەی زیادەی کێشە بە شێوەیەکی کەم و دەگمەن هەیە بڵێن حەزەکات کێشی زیاد بکە بەڵام ئەوانەی کە بە دوای چارەسەرێک گەڕێن بۆ دابەزاندنی کێش زیاترین کەسن کە ئەکەونە تۆڕ و داوی ئەو کەسانی کە لەو جۆرە پەیجانیان هەیە هەندێک کەس هەیە ئەڵێت بۆ نمونە کەسێک تاقی کردوتەوە سوودی لێ وەرگرتۆ با منیش بەکاری بهێنم بێگومان هەر دەرمانێک ناکرێت بەبێ ڕاوێژی پزیشک ئەنجام بدرێت ئەگەر هاتوو بابەتێکی لەو شێوەیە کڕی بەڵێ خۆی ئەو پەیجانە کار لەسەرەوە دەکەن سەرنجی خەڵک ڕابکێشن چ شتێک ڕەواجی لەسرە بازار لە بۆ ئەو بابەتە بکەن هەر خۆیان پەیجەکان چەند کەسێکیان هەیە بە ئەکاونتی فیک کۆمنت لە بۆ کاڵاکانیان دەکەن کە ئەم سوودی لێوەرگرتیە ئەو سوودی لێوەرگرتیە و کۆمەڵێک قسەی هەڵبەسترا و دروست دەکەن چیرۆک دروست دەکەن کە من وا سوودم لێبینی و ئەمەش سەرنجی ئەو کەسە ڕادەچێشت کە کۆمنت و پۆستەکە دەخینەوە دەکەوتە ژێرباری ئەو پرۆپاگەندەیە. باش دکتۆر شتێکی دیکەیە من زۆر جار سەیرم کردووە حەزم کردو بزانم کۆمنتەکان کێن کە چوومەتە سەرواڵەکەی تەنیا ماوەی مەسەلەن بۆ نمونە 3 ڕۆژە ئەو پەیجە هەیە تا با بڵین یان نە هیچ فۆلۆوەرێکی هەیە نە کەسی فۆلۆ کردووە نە هیچ پۆستێکی هەیە وەک ئاماژەت پێکرد هەر بەوەیە دیارە بۆ نمونە خودی پەیجەکە ڕەنگە 12 ئەکاونتی فیک دروست بکات و هەر جارە وێنەکە بگۆڕێت و ناو بگۆڕێت دەمێ بزانم چۆن ئێوە ڕێکاری یاسایی بەرامبەر بەو پەیج و بەو فرۆشتنی کاڵایانە ئەگرنە بەر ئەگەر ئەو کارەی کرد ڕێکارەکە چییە سزادانەکەی چییە و ئەگەر دووبارەی کردەوە هەبوو حاڵە دووبارەشی کاتەوە ئەم دەمەوێت پێشەوە شتێک باس بکەم کاتێک ئێمە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی و بەڕێبەرایەتی کوالیتی کۆنتڕۆل تیمی چاودێری بازارمانەیە ئەو تیمە ژمارەکەی سنووردارە ئێمە ئیمکانەتی ئێمە چاودێریکردنی دەرمانخانە و کۆگەکانی دەرمان و کۆمپانیاکان و شوێن سنتەرە جوانکاریەکان و ئەمانەیە ژمارەمان سنووردارە لە بەرامبەرەوە ئێمە پێویستمان بەوێ هاوڵاتی خۆی هۆشیار بێت و هۆشیاری هاوڵاتی بۆ ئێمە زۆر گرنگە کاتێک هاوڵاتی خۆی لە پێیجێک داوایان لێ دەکەین کە پەنانە بنەکڕینی دەرمان بە شێوەی ئۆنلاین کاتێک پێیجێکیان سایتێکی ساختە دەبین ئێمە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە کە ژمارە هێڵی گەرمن بۆ سکاڵاکردن توان ئاگادارمان بکەنەوە بۆ بەجێڕاچوونی ئیزراعاتکردن لەگەڵ ئەو شوێنانێک کە بەو شێوەیە کاڵاکانیان دەفرۆشن لە ماوەی ڕابردووش چەند کەسێک لەسەر ئەو بابەتە ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر ئەمانە ڕاستەخۆ دۆسەی لێکۆڵینەوەیان لە بۆ دەکرێتەوە چونکە هەم مامەڵە بە دەرمانێکی ساختەوە دەکەن هەم شوێنەکەشیان نافەرمیە ینی کاری هەڵخەڵەتاندنی خەڵکەوە بێگومان بە ئیزراعاتێکی سادە ئەوها تەواو نابێت ئەکیت دۆسەی لێکۆڵینەوە لە بۆ دەکرێتەوە و چەند کەسێک ڕاپێچی داگا کراون دەستگیرش کراون لەسەر ئەو بابەت. باشە دکتۆر هاوڵاتیان ئێستا بینەر و بیستەری ئێمەن سوتفا بینی حاڵەتێکی وایان بۆ دروست وە چۆن سکاڵا بکەن لەکوێوە سکاڵا بکەن ژمارە تەلەفۆنەکەی پەیوەندیتان بۆ بکەن چۆنە ڕێکارەکانی بەڵێ خۆی هاوڵاتی کاتێک سەردانی دەرمانخانەیەک دەکات پێویستە گرنگترین شت داوای ئەو بکات کاتێک بەرهەمێک بەکاردێنێت ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر بێت ئەم ستیکەرە بەڵگەی سێشتە یەک لەوانە بەڵگەی ئەوەیە کە ئەم دەرمانێکی فەرمیە واتە کارگەی بەرهەمێنی دەرمانەکە کارگەیەکی تۆمارکرا و کۆمەڵێک کارگەی تۆمارکراویش بە پێی چەند پێوەرێکی زانستی و ئیداری تا تێپەڕدەبێت باسانی کارگە تۆمار ناکرێت پێویستی بە چەند بەڵگەنامەیەکی نێودەوڵەتی هەیە بۆی تۆمار بکرێت دوای ئەوە بەرهەمەکە لە پشکنینی تاقیگەی و هەڵسەنگاندنی بەڕێبەرایەتیمان دەرچووە و ئەو بەرهەمە بەرهەمێکی سەلامەت و کاریگەرە ئەو کاتە شیاوە بۆ بەکارێن ئێمە ئەم ستیکەر نیشانەیەک کە ئەم دەرمانە لە پشکنینی تاقیگەی دەرچووە پێشەوەی باسی سکاڵەکە بکەین بەچی بزانین کە ستیکەرە ساختە نیە بەڵێ خۆی ستیکەری وەزارەتی تەندروستی دیارە ئێمە لە پەیجەکانمان بڵاومان کردێتەوە ئێوەش چەندین جار ئاماژەتان پێکردووە شێوەکەی دیارە و لە ستیکەرەکەش بارکۆدێکی لەسەرە کە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ڕاستەوخۆ دەتوانیت لە ڕێگەی ئەو بارکۆدەوە دڵنیا بیتەوە کە ئەو مادەیە لە پشکنین دەرچووە و هەروەها نرخێکی لەسەر ئەم نرخێکی کۆنتڕۆڵ کراوە کاتێک تۆ سەردانی دەرمانخانەیەک دەکەیت دەزانیت شوێنێک دەرمانێکی بەگرانتر
فرۆشتێت دەتوانانی ڕاستەوخۆ لە ڕێگەی بارکۆدەکەەوە بارکۆدەکە لێت دێ ڕقمێکیت لەسرە ڕقمەکە هیوادارم برادران بینە سەر شاشە ئەو ڕقەمە وەتسەپی لەسرە دەتوانن نامەمان لە بۆ بنێرن و سکاڵەکەیان تۆمار بکەن ڕاستەخۆ بە شێوەی زۆر ئاسان دەتوانن زۆر ڕێکارێکی ئاسانە بەڵێ لە ڕێی با بڵێن ئەو ژمارە تەلەفۆنانەی کە ئێستا بینەرانمان ئەیبینن لە CG نووسراوە و ژمارە تەلەفۆنانن کە ئەتوانن لە ڕێگەی واتساپەوە پەیوەندی بە ئێوە بکەن و سەبارەت بەو دەرمانە ساختەیە زانیاری ڕاستەوخۆ بە دۆداچوون دەکرێت و لە ئەنجامەکەشی ئاگادار دەکرێنەوە ئەگەر حەقێکشی لەسەر دەرمانخانەکە هەبێت بێگومان حەقەکەشی لێوەردەگیرێتەوە و مافی ناخورێتەوە ئەمە هەم بەس بۆ دەرمانخانەکانە یان بۆ پیجە ساختەکان بۆ هەموو سکاڵایەکە کە هاوڵاتی لەسەر بابەتێکی پزیشکی یان بابەتێکی دەرمانسازی هەیبێت هەر کاتێک تووشی کێشەیەک بوو لە دەرمانخانەیەک بێت لە سنتەرێکی جوانکاری بێت لە کۆگایکی دەرمان بێت لە هەر شوێنێک بێت هاوڵاتی دەتوانێت بە شێوەیەکی ئاسان سکاڵات تۆمار بکە و ئێمەش لە ڕێگەی تیمەکانمان ڕاستەخۆ بە دۆداچوونی لە بۆ سکاڵاکەی دەکەین و مافەکەی وەردەگرینەوە. باش باسەکەی ئێمە ئەوەیە کە بزانین کارەکانی ئێوە تاکوێ گەیشتون بۆ نمونە ساڵی ڕابردوو چەند کۆگا چەند پیج چەند شوێن کە دەرمانی گژوگیای چزانم ئەم بابەتانی کە بەدەست دروست دەکرێت دەستکردی خۆیانن چەند شوێن دەستی بەسەرداگیراوە کوێ داخراوە کوێ ڕێگە پێدراو بووە هەمومان ئەگەر داتایەکت هەبێت لەسەر مۆبایلەکەشت بێ ئاسایی داتایەکم لەلایە دەتوانم هەر ئەو داتایەت لە بۆ بخینەوە داتای ساڵی 2023 لە ساڵی 2023 بەس لە شاری هەولێر سەردانی ینی لۆ بە دۆداچوونی سکاڵاکان سەردانی 97 دەرمانخانە کراوە لەو ژمارەیە 31 دەرمانخانەیان داخراون و هەروەها سەردانی 97 کۆمپانیای هاوردەکردنی دەرمان کراوە لەو ژمارەیە نزیکەی 20 کۆمپانیا داخراون هەروەها کۆگای دەرمان 37 کۆگای دەرمان سەردانی کراوە 5 کۆگای دەرمان داخراونەوە بەس سنووری هەولێر لە شارەکانی تریش بێگومان تیمی هاوبەشێ بە هەمانجی لەگەڵ قایم قامیەت و سندیکای دەرمانسازان بەردەوام بەدۆداچوون دەکرێت بۆ گشت ئەو شوێنانی مامەڵە بە بەرهەمی دەرمانسازی پزیشکیەوە دەکەن ئێمە لە ساڵی 2024 پلانی ئێمە ئەوەیە ئەم ساڵ زیاتر سنتەرە جوانکاریەکان ڕێک بخەینەوە ئەو سنتەرانەی کە ڕاستەوخۆ نەخۆش سەردانی دکتۆر دەکا و دەرمانی لێنە پێویستە نەخۆش داوای چی بکە و پێویستە دکتۆر چۆن ڕێنمایی بداتە ئەو کەسێک کە سەردانی دەکات کە ئێستا زۆر خەڵک سەردانی سنتەرەکان دەکات لێرە باسێک دێتە پێشەوە لە زۆر بەی پزیشکە جوانکاریەکان کە سنتەرەکانیان کردوتۆ خانمێک کەسێک وەکو هاوکار لەگەڵیانە کار ئەکات بەڵام لە بەشێکی ئەو سنتەرانە دەبینی لە بریەوەی کە پزیشکەکە کارەکە بکات ئەو کەسێک کە هاوکارێتی بۆ نمونە بەشێک لەو کارە جوانکاریانە ئەنجامەدا تا چەند نەتوانن ئەو بابەتەش کۆنتترۆل بکەن و تا چەند ئەمە کاریگەری هەیە کە پزیشکەکە لەوێ نیە یاری دەدەرەکەی ئەو کارە ئەنجام بەڵێ ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل ئەوەی پەیوەندی بەمەوە هەیە ئەو بەرهەمانەی کە لە سنتەرەکە بەکاردێنرێت سەرەتا ئێمە تیمی هاوبەشمان هەیە لەگەڵ لێژنەی پشکنین و بەدەرچوونی وەزارەتی تەندروستی ئەوان داوای ئەوە دەکەن کاتێک دکتۆرێک یان کەسێک لەوێندەر ئەو کارە دەکات بێگومان پێویستە بڕوانامە هەبێت ئەگەر بڕوانامەی نەبێت یان کەسێک لەوەی کە باست کرد ئەوەش زۆرێکە لەسەر پێچی و بێگومان ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر بەڵام بۆ ئێمە چی گرنگە کاتێک نەخۆش سەردانی دکتۆرێک دەکات بۆ نمونە بۆ تۆکسیکی لە بۆ بەکاردێنێت پێویستە داوای ئەوە بکات پێش بەکارهێنانی بۆ تۆکسەکە داوای ئەوە بکات لە دکتۆرەکە کە بۆ تۆکسەکەی نیشان بدات هەم ماوەی بەسەرچوونی بۆ تۆکسەکە ببینێ هەم ببینێ بۆ تۆکسەکە ستیکەری وەزارەتی تەندروستی لەسرە چکە لە ماوەی ڕابردوو بینیمان بەشێک لە سنتەرەکان مامەڵەیان بە چەندین بەرهەمی جوانکاری ساختە و قاچاق و ماوە بەسەرچوو داگرت بوو کە بە نرخێکی هەرزانتریش لە سنتەرەکانی تر ڕێکلامیان بۆ خەڵکێکی زۆریش خەڵکێکی زۆریش کەوتبوونە ژێرباری ئەو هەرزانی و هەڵخەڵەتا بوون و ماوادی ماوە بەسەرچوو بەکاردێنرە بۆیە دکتۆریش پێویستە شانازی بۆ بکات کاتێک بەرهەمێکی دروست و زانستی لە بۆ نەخۆشەکە بەکاردێنن نابێت لە دڵی گران بێت کاتێک نەخۆشەکە پێی دەڵێت بەرهەمەکەم نیشاندا خۆی پێش ئەوەی نەخۆشەکە نیشاندات پێویستە دکتۆرەکە ئەو کەسەی سەردانی دەکات دڵنیای بکاتەوە مرتاحی بکات بڵێ کاکە من بەرهەمەکەم بەو شێوەیە ئەمە هەمووی نیشاندا لە پێش ئەو بەرهەمەکە بکاتەوە کە
کە بیکاتەوە ئەو کات نەخۆشەکەش مرتاح دەبێ ئەو کات دکتۆرەکەش هەم شانازی بخۆیەوە دەکات کاتێک بەرهەمێکی دروستی لە بۆ زۆر باش دکتۆر محەممەد ئەم بابەتەکە ئەوەندە فراوانە دەریا ئاسا هەرچەنە باسی لێ بکەی هەرکەمە دیسانەوە هەر سەبارەت بەو بەرهەمانەی کە لە پیجەکانەوە ڕێکلام و پرۆپاگەندەی بۆ ئەکرێت دەبینی چەند کەسانێکی دیار و بەناوبانگی سوشیال میدیا وەکو پاپلیک فیگەرێکە چن ڕێکلام بۆ ئەو بابەتە ئەکەن ئەمە وا ئەکات کە متمانەی هاوڵاتی بەدەست بهێنێت ئەو جۆرە کەسانە ئەگەر بۆ بابەتێک ڕێکلام بکەن و بابەتەکە هیچ بنەمایەکی تەندروستی نەبێت چۆن بەرامبەر بە کەسەکان ڕێکارەگیرێتە بەر بێگومان ئێمە هەر لە ڕێگای وەزارەتی تەندروستی و نووسراوێکمان بڵاو کردەوە کە بە هەموو شێوێک ڕێکلامکردن بۆ بەرهەمی پزیشکی و دەرمانسازی قەدەغەیە جا هەر کەسێک بێت جەنابەت باسی کۆمەڵێک پەبلیک فیگەر دەکەی کە هەندێک جار ڕێکلام لە بۆ بابەتێکی دەرمانسازی دەکەن ئەوانە بە هەموو شێوەیەک ڕێی لێ گیراوە ئەگەر ئێستا ئێوە بەجۆراچوو بکەن ئەو دیاردەیە نەماوە ئەگەر نەماوە ئێستا ئەگەر کەسێکیش ئەوە بکات بێگومان زۆر بە توندی ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد ئەم بەیانیە لەگەڵمان بوویت هاوڵاتیان هوشیار بوونەوە بە ڕێنمایەکانی جەنابتان بەو هیوایی کە ئاگاداری تەندروستی خۆتان بن ئێمە مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە لە پرۆگرامەکانی بەیانی 24 ئاستی زانیاری و هۆشیاری ئێوە بەرەوسەرەوە ببین بۆی کە تەندروست بن دەرون دروست بن و بەو هیوایی کە سووتان لە ڕێنمایەکانی دکتۆر محەممەد وەرگرت بێت سپاسی تۆشەکەین دکتۆر کە لەگەڵمان بوویت و ڕێنمایت پێداین سپاس بۆ بەڵە پێکەوە بینەری کەش و هەوای ئەمڕۆی شارەکانی کوردستان ئەبین هەولێر بارانێکی بەخۆڕ ئەبارێت و لە بەشەکانی دیکەی کوردستان و کوردستانی گەورە لە شار و شارۆچکەکانی بەگومان بابزانین کەش و هەوا بە شێوێکەوە ئەوەی کە من دەیزانم لە باکووری کوردستان سەرماوسۆڵێکی زۆر هەیە بەفرێکی زۆر هەیە تەنانەت ڕێگەوبانەکانیش داخراون با بچینە ڕۆژهەڵات و ڕۆژاواشمان بابزانین لەوێ کەش و هەوا چۆنە. ئێستا لە جیهان هەوڵی ئەوە ئەدرێت کە پشت ببەسرێت بە وزەی پاک بۆ
بەرهەمهێنانی وزەکان. جا لە جیهان بەرهەمهێنانی کارەبا لە ڕێگەی وزەی خۆر لە 15 بۆ 130 زیادی کردووە. هەرێمی کوردستانیش هەوڵی داوەکە لە ڕێگەی پرۆژەی استراتیژی پەرە بەم جۆرە بەرهەمهێنانی کارەبا بدات. ئێستا بەهۆی کەمکردنەوەی ڕێژەی باجی گومورگی لەسەر کەلوپەلی پێویست بۆ بەرهەمهێنانی کارەبا خەرجی بەرهەمهێنان کەم بۆتەوە، خواستیش لەسەر دانانی سیستەمی وزەی خۆر زۆر زیاتر بووە. ماوەی 5 ساڵە بە ڕۆژ و لە زۆربەی کاتەکانی شەویشدا سوود لە وزەی کارەبای تیشی خۆر وەردەگرێت و پێچەوانەی دراوسێکانی هاوبەشی کارەبای مۆلیدەی گەڕێکیشی پچڕاندووە. کاروان جەمال پزیشکێکی ناسراوی ناوچەکەیە و دانیشتووی ڕواندزە. لە هەر کونجێکی ماڵەکەشیدا سوودی لە هەر بۆشایەک وەرگرتووە کە شیاو بێت بۆ سەوزایی و تەنانەت باڵندەشی لەبیر نەکردوون. هەرچەندە لەوانێ لایانی ئابووری کاریگەری، بەڵام ئەگەر هەموو ماڵەکان بتوانن دابنێن ئەوە لە هەر گەڕێکێک بە خۆتەزانی مۆریدیەک هەڵەگیرێتن. ئەو مۆریدەیە ژاوەژاوی دەنگەکەی ئەوە نامینێ، هەروەها ئەو دووکەڵی کە دێتە هەوا کەش و ژینکە پیسەکە بە هەمان شێوە نامینێتن کەەوە کاریگەریی زۆر باشێ بیتن لەسەر ڕێن پاراستنی ژینگە. فرۆشگاکانی دانانی سیستەمی وزەی خۆر بەردەوام لە زیاد بووندان. وەستا جەلال یەکێکە لەو کەسانەی هەرزوو لە سۆراندەستی بەمکارە کردووە. ئاسانکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دابەزاندنی باجی گومرجی وای کردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو پێداویستەکانی ئەم شێوازەی وەبەرهێنانی وزەی کارەبا نرخەکەیان داببەزێت. 6 سال پێش ئێستا 1 ئەمپێر تقریبا تەکلیفی $700 $750 کرد. بەرام ئێستا کە خەرکەکە زیاتر شارەزا بۆ خەرک ڕەوازی لەسەر بۆ خەرک تێ ئەگە یانی ئیشەکە کۆکونیە ئەشیا زیاتر هاتیە ئەمە توانیتمان بتوانین تقریبا ئێستا ئەتوانین هەر ئەمپێری بە 4 وەرقەونی و تا 5 وەرقە لۆ خەرچی دابنی. بە ڕۆژ ئیشی بەو کارەبایبی تەکلیفەکەی کەمترە، تقریبا ئەکاتن 150 ئەو تەکلیفەی کە کابرایەک بە شەو ڕۆژ پێویستی بە کارەبای وزەی خۆر هەبیت. وەبەرهێنانی کارەبا لە ڕێگای تیشی خۆر و بە لەسەر ئاستی جیهانی بە وزەی پاک و دۆستی ژینگە ناسراون. بۆ دەستخستنی هەر ئەمپێرێک کارەبا بۆ ڕۆژ 200 بۆ $250 تێدەچێت. بەکارهێنەریش بۆ ماوەیەکی درێژی نزیک لە چارەگە سەدەیەک سوودی لێوەردەگرێت. لەگەڵ پێشکەوتنی ژیانی مرۆڤایەتی خواست لەسەر بەکارهێنانی کارەبا زیادی کردووە. لەگەڵیشیدا زیانە ژینگەیەکان لە هەڵکشاندان، بەڵام سوود وەرگرتن لە وزەی پاک ئێستا خواستی زۆری لەسرە و دۆستی ژینگەشە. تەیفور محەممەد، کوردستان 24 سۆران. هاوکۆڵین لەسەر بەرد لە مێژووی مرۆڤایەتیە یەکێکە لەو کارانەی کە نیشانەی شارستانیەتی هەر کەسێک بووە، هەر نەتەوەیەک بووە کە لە شوێنێک ژیاوە لە خۆی شتێکی بەجێ هێشتووە بە هەڵکۆڵین لەسەر بەرجا. ئێسایدی ئەوە نەماوە، بەڵام بۆ بە پیشەیەکە بتوانێت سوودی لێوەرگرێت وکو هوەرێکیش چاوی لە ئەکرێت. جا پیشەی هەڵکۆڵین و تاشینی بەرد و نووسین لەسەر بەرد یەکێکە لە پیشە دێرینەکان لە بەدلیسی باکووری کوردستان. لە شارۆچکەی خەڵاتێ سەر بە بەدلیسی باکووری کوردستان پێشڕەوان هەوڵ دەدەن کە هوەری بەرسازی لە ناو نەچێت بۆ نەوەکانی ئایندەشیان بتوانن بیگوازنەوە. جا بەرسازی هوەرێکی سەختە و پێویستی بە ئەرک و ماندووبوونێکی زۆریش هەیە. هەموو بەردێکیش هەڵ ناکۆڵڕێت، شێوازی جیاوازی خۆی هەیە. هاوکات ئەم هوەرە تایبەتە بەو ناوچەیە، تەنانەت ناوی خراوەتە نێو لیستی پاراستنی میراتی یونسکۆشەوە. بە وردیەوە تاشە بەردەکە دەنەخشێنێت و دواتر بەرسازی بۆ دەکات و لە ئەنجامی ئەرک و ماندووبوونێکی زۆر شێوەیەکی ناوازەی پێدەبەخشێت. ئێرە شارۆچکەی خەڵاتە لە بەدلیسی باکووری کوردستان. هونەرمەندان و وەستایان هەوڵ دەدەن هوەری بەرسازی لە ناو نەچێت و بۆ ئایندە بگوازێتەوە. بەرسازی خەڵات هوەرێکی تایبەت بەو ناوچەیە، تەنانەت
خراوەتە ناو لیستی پاراستنی میراتی یۆنسکۆ. Ahlat taşı, Nemrut Dağı eteklerinde çıkan volkanik bir taştır. بەردی خەڵات لەسەر چای نەمرودەوە دەهێنرێت و بەردێکی گڕکانیە. هونەرەکە لە ڕێگەی ئەو پەیوەندیە زیندوەی کە لە نێوان وەستا و شاگرد هەیە گوازراوەتەوە. لەگەڵ زیادبوونی ئامێرە کارەباییەکان کاری دەستی و نەخشەسازی کەمی کردووە. لە پێناو دووبارە زیندووکردنەوەی هونەرەکە ساڵانە کۆرسی بەردەوام دەکەینەوە. وەستا ئەرژان یەووس کە خۆی لە کۆرسەکە داوانە دەڵێتەوە ڕایگەیاند. کۆرسەکەیان لەلایەن گەنجانەوە ویستێکی زۆری لەسرە. Çizim, kabartma, oyma, onlara ئەوانەی لە کۆرسەکە بەشدارن فێری نەخشاندن و هەڵکۆڵین و شێوەکاری دەبن. پشت بەخواانەوە دوایینەوە ئەم هونەرە بەردەوام دەبێت. هیوا خوازین گەنجانمان بێن و فێری ئەم هونەرە ببن. bir şeyler öğretsinler en azından nesilden nesile gitsin. جگە لە نەخشەسازی چەندی شتی دیکە لەو بەردە دروست دەکرێت وەک گومەز، کێڵی گۆڕ، خانوو، مزگەوت، پرد و چەند تەلار و باڵەخانەیەکی دیکە. تەنانەت لە خەڵات کاتێک لە ناو بازاری کۆنی ئەو ناوچەیە دەسوڕیتەوە چاوت بەدایان باڵەخانەی دروستکراوی لەو بەردە دەکەوێت. هەندێک پێشەنگا هەیە کاچی سەردانیەکەی ئەوەندە شتەکانی گرانە هەر لە کڕین نایە. ئەچان بەمە ئەستەمبول لە ئەستەمبوڵیش پێشەنگایەکی مۆبیلیات و کەلوپەلی ناوماڵ کراوەتەوە کە لەسەر ئاستی ئەوروپا یەکێکە لە ئەو کەلوپەلانەی کە لەوێ نمایش ئەکرێت هەم بە بەرهەمە نمایشەکانی هەم بەرهەمەکانی نمایشکراون کە گەورەترین نمایشگایە و تەنانەت کەلوپەلی وای تیا هەیە کە بە بەهای 3 میلیارد دۆلار ئەخەمڵێنرێت و سەردانیکەرەکانیشی دەڵێن کە کەلوپەلە نمایشکراوەکان ئەوەندە نرخیان گرانە بەس دەتوانی سەیریانکە. مۆبیلیای ئەستەمبولی ئانەبدەولەتی دناوا سێ پێشەنگەهین هەری بە باندۆر ئێن جیهانێدا جێ دەگرە. دەریên xwe ji mêvanên xwe re vekiriye. Ciwanên xwe ji bo zewacê amade dikin berê xwe didine pêşengehê. Ku her cûre mobilya û kelûpelên ofîsan lê hene. Ew dikarin kelûpelên malê bi buhayekî erzantir bikirin. Gelek welatî gazinan ji zêdebûna buhayê mobilyayan dikin. Üreticilerin güzel ürünlerini sergilediği bir yer olmuş, gayet güzel. Ev pêşangeh pir xweş in û ji bo her bütçeyê mobilya heye. Biha li gel firoşkarên der ve bi rastî bilind in. Di vê pêşangehê de welatî ji bo her bütçeyê dikarin her mobilyayekî bibînin. Ez jî tên vir û mobilyayên ku li gor bütçeya min in digerim. Her kesê ku nû bizewece an mobilya xwe nû dikin li vir e û ev pir memnûn in. Fiyatlarda değil de orta kalitede bulabilirler. Her fiyatta. Ji sed welatên cuda kiryar beşdarî pêşengehê dibin. Ji Herêma Kurdistanê jî ji bo pêşengehê tên Stenbolê. Alan Abdullah ji Duhokê ye beşdarî kiriye. Ew diyar dike li Duhokê di karsaziya mobilyayê de kar dike û ji bo dîtina modelên nû hatiye pêşengehê. Em hatine temaşekê lê bikin modelî îsal kaçî model hatine. Em ji temaşekê lê dikin modelên nû îşallah em ê bikirin. Em ji piyasekê lê dikin kakîş model taze em ê bikirin. Li wêrê şirket heye em li vêrê dikirin em bi navêrê difroşin. Bînim her sal xasatan îsal fiyetê wan zehef giran bûye. Modelê taze hatîne. İnşallah em ji digerin tiştekê taze hebit bibne bo xelkê xwe bibin bibne wêrê bifroşin. Pêşengeha mobilyaya Stenbolê li ser asta cîhanê gelekî navdar e. Salane zêdetirî 140,000 mêvanan pêşwazî dike. 29 hêvê mehê jî bi dawî dibe. باسی دۆخی ئابووری تورکیا بکەین کە دۆخی ئابووری تورکیا تا دێ خراپترە بێت. خراپی دۆخی دارایی بۆ خێزانەکانی باکووری کوردستان و هەموو تورکیا لەم چیرۆکە نیشانە دەین. هاوڵاتێکی دیار بەکرد لەلایەک کارێکی هەمیشەی نییە و داهاتی یاخود ئەو داهاتی کە دەریەکات هەر بەشی بژێوی ژیانیشی ناکات لە هەمان کاتیشە هاوسەرەکەی نەخۆشە ناتوانێت چارەسەر وەربگرێت. لەلایەکیش بەهۆی کاریگەری بوو مەلەرزەکەەوە خانۆکەی ڕووخاوە. بۆیە بە ناچار بۆ ژیان بەسەربردن ڕووی کردوتە ماڵی خەزورانی.
Li Bakurê Kurdistan û tevahiya Tirkiyeyê ji ber bihabûnê êdî gelek malbat nikarin debara xwe bikin ku kesên barê malê li ser pişta wan e jî dibin vî barî de hewl didin jiyana xwe bidomînin. Emîn Yapraqê 42 salî jî xwediyê 3 zarokan e, karek wî rêkûpêk nîne û di karên rojane de dişixule ku bikaribe nanek bibe mala xwe. Emîn Yapraqê ku 19 salin zewij ye, êdî hatiye wê astê ku ji dêvla li kolanan bimîne ji neçarî derbasî mala xezûrê xwe bûye. Me 14 milyar paret kev destê min, meslefa min 25-30 milyar dere. Artık em nikan tişkî bikirin. Şeker wa zanî bû çixwasana, rûnd zanî bû çixwasana. Em da nikan tişkî bin. Wallahi eyb te selamesî em nikan da goş bixin. Yani em tişkî nikan bixin. Em perîşan bûne. Hevjîna Emîn Yapraq Nazan Yapraq jî di nava xîzaniyê de berxwe dide û tevî nexweşiya xwe ya kezebê hewl dide van rojên dijwar derbas bike. Nazan Yapraq amaje dike ku ji bo wê gelek giran û dijwar e ku di şart û mercên wisa de bijî û êdî dixwaze ji zarokên xwe re jiyanek baştir ava bike. Ez sêheb zarokê xwe derve mame. Ez mecbûr ez zatê mala bavê xwe. Zatê mala bavê min durma wî nexweş e. Emane 12 heb merive mirane. Ez nexweşim. Ez axçiger nexweşim. Em nikan xwe tedavî bikim. Heqa cêlan zatenî milyar û 105 tê. Milyar û nîv tê. Heqa avê 205 sêsit tê. Mêrê min vana bide, heqê kîra bide ka çer bikim yani. Ji xwe li aliyekê bihabûn berdewam e û derdê debarê Emîn Yapraq girtiye, li aliyê din ser vî derdî de jî biryara xirakirina xaniyê wî derketiye ku ji dadgehê biryara sekinandina xirakirinê jî standiye, dîsa jî tîmên xirakirina xaniyan xaniyê wî xirakirine li ser derdê debarê derdê xirakirina xanî jî Emîn Yapraq girtiye. Mahir Yüksel, Kurdistan 24, Diyarbakır. لەگەڵ ستافی پرۆگرامی بەیانی 24 هەڵماندا جوانترین بابەتەکانتان بۆ نیشان بدەین وە هیوادارین کە پرۆگرامی ئەم بەیانی 24 بەدڵی ئێوە بوو بێت کاتێکی پرسود و زانیاریتان لەگەڵ ئێمە بەسەر بردبێت لێرەوە بەخواتانە سپێرم خاتان لەگەڵ ماڵتانە